سڵاو ڕێز بوویەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی دادخوازانی شۆڕشی ژینا لەسەر مەزاری محەممەد شەریعەتی لە سنە. کوژرانی کۆڵبەرێک و ونبوونی حەوت کۆڵبەری دیکە لە سنوورەکانی سەردەشت و شنۆ. یان لە دەستانی کرێکارێک لە شاری کامیاران. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە. دیاریکردنی 183 توشبووی نەخۆشی هیپاتیت لە پارێزگای کوردستان. خۆپێشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا و قوربانی بوونی دەیان کەس لە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستان. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی دادخوازانی شۆڕشی ژینە لەسەر مەزاری محەممەد شەریعەتی لە شاری سنە. ڕۆژی پێنجشەممە 3 خەزەڵوەری 1403 بنەماڵەی هەمیشە زیندوو محەممەد شەریعەتی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە دادخوازانی شاری سنە لەسەر مەزاری ئەو گیان بەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە یادی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی گرت. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ دووهەمین ساڵ ڕۆژی گیانبەختکردنی محەممەد شەریعەتی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شاری سنە بنەماڵێ و هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ بنەماڵە دادخوازەکانی ئەو شارە لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەوە و وێڕای ڕێزگرتن لە فیداکاریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. کوژرانی کۆڵبەرێک و ونبوونی حەوت کۆڵبەری دیکە لە سنوورەکانی سەردەشت و شنۆ. بەیانی هەینی چواری خەزەڵوەر کۆڵبەرێک بە ناوی ئیبراهیم ئەحمەدنژاد بە تەقێزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت گیانی لەدەستدا و حەوت کۆڵبەر لە سنووری شنۆ بەهۆی بارینی بەفر ون بوون. بە پێی ڕاپۆرتی کۆڵبەر نیوز بەیانی هەینی کۆمەڵێک کۆڵبەر کەوتونەتە بۆ سێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ دراونەتە بەر دەستڕەژی گولە. لە ئەنجامی وەرشەدا کۆڵبەرێک بە ناوی ئیبراهیم ئەحمەدنژاد گیانی لەدەستاوە. لە هەواڵێکی دیکەدا حەوت کۆڵبەر بە ناوەکانی سەید فاخر پایمەرد، یوسف وەتەنخا، هادی سیفیل، سەید کامیل پایمەرد، حەسەن سوور و عەبدولمەجید ئارام لە نێو بەرف و سەرمای بەرزاییە سنووریەکانی شنۆدا گیریان خواردووە و گەڕان تا ئێساش بەدوایاندا بەردەوام. گیان لەدەستانی کرێکارێک لە شاری کامیاران. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێکی خەڵکی کامیاران بە ناوی حەسەن نیعمەتی بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانی لەدەستاوە. بە پێی زانیاریەکان حەسەن نیعمەتی کرێکاری بیناسازی بووە و لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە بەرزایی بەروەتە خوارەوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا ناوبراو گیانی لەدەستاوە. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی خەڵکی شاری سنە بە ناوی هاڕون سەلیمی تەمەن 33 ساڵ لەلایەن هێزانامنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان 3 ڕۆژ لەمەوبەر هێزانامنیەتیەکانی شاری سنە هێرشیان کردوتە سەر ماڵی هاڕون سەلیمی و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. دیاریکردنی 183 توشبووی نەخۆشی هیپاتیت لە پارێزگای کوردستان. بەڕێوەبەری ناوەندی بەرەنگاربوونەوە لەگەڵ نەخۆشیەکانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان ڕایگەیاند کە 183 توشبووی نەخۆشی هیپاتیت لەو پارێزگایە شناسایی کراوە. بە وتەیەوە بەرپرسەی ڕژیم لە کۆی گشتیە و 183 کەسە 89 کەسیان بە هیپاتیتی جۆری B و 94 کەس بە هیپاتیتی جۆری C توش بوون. بە پێی زانیاریەکان ئەو نەخۆشیە لە ڕێگەی پەیوەندی جنسی نەپارێزرا و لەگەڵ کەسێکی هەڵگری ئەو نەخۆشیە کاڵگوەرگرتن لە سرنگ و دەرزی پیس، لێدانی ڕێژبەتی غیڵگری باکتری، تەزریقی خوێنی پیس، گواستنەوەی نەخۆشی لە دایکی دووگیانەوە بۆ کۆرپەکەی و ئامێری هەڵگری باکتری هیپاتیت لە مەتەبی دانپزیشکی دەگوازرێتەوە. شانی باسەکە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی پەرەسەندنی مەصرفی مادەوەشبەرەکان ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی ئەیدز و هیپاتیت زیادی کردووە و ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی هیچ پلانێکی بۆ پاراستنی تەندروستی کۆمەڵگانی. خۆپێشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا. ڕۆژی پێنجشەممە 3 خەزەڵوەر خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا ڕژانە سەر شەقام و خوازیاری کاردانەوەی کۆمەڵگای جیهانی لە ئەو پێشێلکاریانە بوون.
بەپێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان دانیشتوانی ناوچەی شەهبا قامیشلو و کۆبانی دژ بە هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا خۆپێشاندانیان کردووە. خۆپێشاندەران وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا خوازیاری ڕاگررتنی دەستدرێژیەکانی دەوڵەتی تورک، کاردانەوەی کۆمەلگای جیهانی لە ئاست پێشێلکاریەکانی ئەو دەوڵەتە و ڕێگری لە کۆمەڵکوژکردنی خەڵکی مەدەنی بوون. قوربانیبوونی دەیان کەس لە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستان. ماوەی 2 ڕۆژە فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا ڕۆژاوا و باشووری کوردستان بە چڕی بردومان دەکەن و تا ئێستا 14 کەس گیانیان لەدەستداوە و 34 شارۆمەند بریندار بوون. بە پێی زانیاریەکان فڕۆکەکانی ئەرتەشی فاشیستی تورک بنکەکانی ئاسایشی ناوخۆ و ناوەندەکانی خزمەتگوزاری وەکو کۆگای سوتەمەنی و سایلۆی گەنمیان بردومان کردووە. لە ئەنجامی هێرشەکانی 2 ڕۆژی ڕابردوو بۆ سەر ڕۆژاوای کوردستان مناڵێک لە منبج گیانی لەدەستداوە و 2 منداڵی دیکەش بریندار بوون. هەروەها 12 کەس لە شارەکانی کۆبانی و قامیشلو گیانیان بەخت کردووە و 30 کەسی دیکە بریندار بوون کە 9 کەسیان کرێکار بوون. لەلایەکی دیکەوە ئەندامێکی هێزەکانی پاراستنی شنگال لە هێرشی پەهبادی تورکیا گیانی لەدەستداوە و 2 ئەندامی دیکەی و هێزا بریندار بوون. هاوکات فڕۆکەکانی دەوڵەتی تورک قەندیل، شارباژێر و قەزای ماوتیان بە چڕی بردومان کردووە، بەڵام زیانی گیانی بەدواوە نەبووە. بەوتەی بەرپرسانی ڕۆژاوای کوردستان هێزەکانی سووریای دموکراتیک بنکە سەربازیەکانی دەوڵەتی تورک و گروپە ئیسلامگەراکانیان کردوتە ئامانج و قەرەبووی هێرشەکانی تورکیایان بە کوژران و بریندارکردنی دەیان تێرۆریست کردوێتەوە. ناڕەزایەتی ژنان و کچانی بەلوچ دژ بە چالاکی معدەنەکانی ناوچەی تەفتان. ڕۆژی پێنجشەممە 3 خەزەڵوەر کچان و ژنانی بەلوچ لە ناوچەی تەفتان دژ بە چالاکی معدەنەکانی ئەو شارستانە کۆبوونەوە و خوازیاری داخستنیان بوون. ماوەی چەند مانگە خەڵکی ناوچەی تەفتان لە ئاست چالاکی معدەنەکانی سەر بە دەوڵەت ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام وەڵامی دەوڵەت تەنیا سەرکوت بووە و چەند چالاکی مەدەنی دەست بەسەر و هەڕەشەیان لێکراوە. ژنانی بەلوچ لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا خوازیاری ڕاگررتنی چالاکی شیرکەتەکانی معدەنکاری بوون و لە بەیاننامەیەکدا سەرکوتی چالاکانی مەدەنی بەلوچیان بە توندی شەرمەزار کرد و ڕایانگەیاند کە شیرکەتەکانی معدەنکاری تەفتان تەنیا زیانیان بە ژینگە و کەشاوەرزی و شارستانە گەیاندووە و هیچ قازانجێکیان بۆ خەڵکی هێژاری ناوچەکە نەبووە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە شیراز. ڕۆژی پێنجشەممە 3 خەزەڵوەر خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 تاوی لە بەردەم دەفتەری نوێنەری ئوستانی فارس لە مەجلیسی ڕژیم کۆبوونەوە. خانەنشینکراوانی فەرهەنگی خوازیاری زیادکردنی هەڵدەست بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی، پێدانی مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. شانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا خانەنشینکراوانی فەرهەنگی پارێزگای تارانیش کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. مانگرتنی بارهەڵگرەکان لە سنووری ڕێمدانی بەلوچستان. ڕۆژی پێنجشەممە بارهەڵگرەکانی ڕاگیراو لە سنووری ڕێمدانی بەلوچستان لە ئاست گرانکردنی نرخی جەریمەی شۆفێری دەستیان لە کار کێشایەوەتەوە و مانیان گرتووە. بە پێی زانیاریەکان پۆلیسی هاتوچۆی سیستان و بەلوچستان نرخی جەریمەی شۆفێرانی بارهەڵگری چەند هێندە زیاد کردووە و کۆمەڵە کامیۆنی بەهۆی نەدانی جەریمە لە گۆمرۆکەکانی ئەو پارێزگایە خەواندووە. پۆلیسی سیستان و بەلوچستان هەروەها شۆفێران ناچار بە دانانی ئامێری ئەلکترۆنی لەسەر مەخزنی سوتەمەنی دەکات و ئەو بابەتە ناڕەزایەتی بەرینی شۆفێرانی لێکەوتوێتەوە. پژڕازبوونەوەی حکمی دەرکرانی خوێندکارانی زانکۆی ڕەجایی لە تاران. بە پێی راپۆرتی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران حکمی دەرکرانی چەندین خوێندکاری زانکۆی ڕەجایی لەلایەن کۆمیتەی ئینزباتی و حراسەتی زانکۆ پژڕاز کراوەتەوە. بە پێی راپۆرتە زانکۆی ڕەجایی بە هاوکاری ئامۆزش و پەروەرشی پارێزگای تاران چەندین خوێندکاریان بە بیانووی بەشداری لە ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژن ئازادی دەرکردووە. ئەو خوێندکارانە کە هێشتا ناسناویان ئاشکرا نەکراوە پێشتر بۆ ماوەی چەند ترم تعلیق کرابوون، بەڵام ئەمجارە بە تەواوەتی لە زانکۆ دەرکراوە. دەست بەسەرکردنی 2 هاوڵاتی لە زەرقانی فارس. ڕۆژی سێشەممەیەکی خەزەڵوەر ئەندازیارێک بە ناوی هۆدا مێهرێگانفەر هاوڕێ لەگەڵ باوکی بە ناوی محەممەد عەلی مێهرێگانفەر لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کران. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران کاتژمێر 5 بەیانی ڕۆژی سێشەممە هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هێرشیان کردوێتە سەر ماڵی محەممەد عەلی
و ناوبرا و کچەکەیان بە ناوی هۆدا مهرەگانفەر دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری ڕەفاندن و شوێنی ڕاگیرانی ئەو دوو هاوڵاتیە لە بەردەستانیە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی کرێکارانی نیوزیلەندش بە دەستدرێژی دەوڵەت بۆ سەر حەقدەستەکانیان. ڕۆژی چوارشەممە دوی خەزەڵوەر شۆڕای یەکێتیە کرێکاریەکانی نیوزیلەند دژ بە دەستدرێژی دەوڵەت بۆ سەر حەقدەستەکانیان چەند کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان لە چەند شاری وڵاتە بەڕێوە بردووە. لا ڕاگەیاندنی و شۆڕایە دەوڵەتی ئێستای نیوزیلەند وەکو دژەکرێکارترین دەوڵەت لە مێژووی وڵاتە ناوبراوە، هەروەها ئاماژە بەوە کراوە کە ئەو ڕۆژ بە ڕۆژ حەق دەستی کرێکاران لە وڵاتە دابەزیوە و دەوڵەت دەستی بەسەر حەقدەستی کرێکاران داگرتووە. بە پێی راپۆرتەکان تەنیا لە شاری ئۆکلەند 10,000 کرێکار لە مەیدانی سەرەکی و شارە کۆبوونەتەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.